سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەی ئەم جارەی کۆڤید-19تان پێشکەش دەکەین سەرەتا بابزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. ئەمڕۆ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ئاشکرای کرد کە 223 کەس لە هەرێمی کوردستان چاک بوونەتەوە و لە هەمان کاتا 259 کەسی تریش توش بوون و بەداخەوە 6 کەسیش جانیان لەدەستدا. حکوومەتی بەریتانیا ڕای دەگەێنێت لەمە دووە وەکو نەخۆشیەکی ئاسایی مامەڵە لەگەڵ ڤایرەسی کۆڕۆنادا دەکەن نەک وەک پەتایەکی ترسناک. ڕێکخراوی تەندروستی جیهانیش دەڵێ لە سەدا 60 هەموو توشبووانی کۆڕۆنای نوێ لە جیهان تەنها لە مانگی 6دا تۆمارکراوە. دووبارە سڵاوتان لێبێت. بەداخەوە 6 توشبووی دیکەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان جانیان لەدەستدا و 259 کەسی دیکەش تووشی ڤایرەسەکە بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری توشبووان و مردنی کۆڕۆنای لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بڵاو کردە و ڕایگەیاند لەو ماوەیەدا 6 کەس لە هەرێمی کوردستان بە کۆڕۆنای نوێی جانیان لەدەستداوە کە یەکێکیان لە پارێزگای هەولێر بۆ و پێنجەکەی دیش لە پارێزگای سلێمانی بوون. هاوکات 259 کەسی دیکەش تێستەکانیان دەرچوو پۆزەتیڤن و تووشی ڤایرەسەکە بوون کە 8 کەسیان لە پارێزگای هەولێر 162 توش بوو لە پارێزگای سلێمانی و 18 حاڵەتی دیکە لە پارێزگای هەڵەبجە تۆمارکراون. هەروەها 223 توش بووی دیکەی کۆڕۆناش لە هەرێمی کوردستان چاک بوونێتەوە. ئێستا لە کوردستان 6403 کەس لە تووشی ئەم ڤایرەسە بوون لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرەسەکەەوە لە نێوانیاندا 213 توش بوو جانیان لەدەستداوە و 2078 توش بووش چاک بوونێتەوە. ئێستاش 4112 توش بووی کۆڕۆنا لە ژێر چاودێری پزیشکی. خۆشەویستان سەرنجتان بۆ ژمارەکانی تایبەت بە هەرێمی کوردستان ڕادەکێشم. ئێستا ئەو نەخۆشانی کە لە ناو نەخۆشخانەن سەرگەرمی وەرگرتنی ڕێنمایی و چارەسەری پزیشکی لەلایەن دامەزراوە جیاوازەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە ژمارەیان 4112 کەسە. تەنها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 259 تێستی تر پۆزتیڤ دەرچوون. خۆشەویستان ئەم ژمارەیە بریتە لەوەی کە لە 24 کاتژمێری ڕابردوودا پاشەوەی کە تێستەکان ئەنجامەکانیان دەرچووە. بەڵام لێرە سەرنجتان بۆ ئەو ڕادەکێشم ئەم ژمارەیە کە دەردەچێت ڕۆژانە لە ماوەی کە دەڵێ لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا ئەم تێستانە پۆزتیڤ دەرچوون. تێیاندا هەیە بە ڕێژەیەکی زۆر ئەو کەسانە نین کە دوێنێت سامپڵیان لێوەرگیراوە لەبەر ئەوەی فشارێکی زۆر لەسەر دامەزراوە تەندروستیەکان هەیە بە تایبەتی لە تاقیگە ناوەندیەکان زۆربەی زۆری ئەمانە زیاتر لە 24 کاتژمێرە سامپڵیان لێوەرگیراوە. بەڵام هۆی ئەوەی کە سەرەدا دەندرێ لەوانەیە 4 ڕۆژ 5 ڕۆژ بێ بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کە لۆدێکی زۆر لەسەر تاقیگەکانێ بە هەمان شێوە لە پارێزگای هەولێریش کە لۆدێکی بە هەمان شێوە زۆر لەسەر تاقیەکە لەوانێت زیاتر لە 48 کاتژمێر بێ سامپڵیان لێوەرگیرەوە. بۆیە لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە من حەزم لێ دوای ئاماژەشی پێ بدەین. بەڵام ئێستا بە کورتی پێتان بڵین ئەو کەسانی کە سامپڵیان لێوەردەگیرێ پێویستە ئەو ماوەیەی کە سامپڵیان لێوەرگیرەوە ئایا بەرکەوتە بوون یان نیشانیان هەیە بە تەواوەتی خۆیان کوارانتینکەن بە تەواوەتی تێکەڵی کەس نەبن هەتا ئەنجامەکانیان دەردەچێت لەبەرەوەی ئەنجامەکان دواکەوتنی پێوەیە. بۆیە ئەگەری ئەوەی هەیە ئەو کەسانە بێ ئەوەی ئەنجامەکەیان وەرگرت بێ ئەگەر هاتوو لە سنتەرەکانی کۆڕۆنا نەهێڵدرێنەوە بڕۆنەوە بۆ ماڵەوە ئەوە بێ لە ژوورێکی تایبەت خۆیان کوارانتینکەن. زیاتریش لەگەڵ دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ لەسەر ئەو خاڵەش قسە دەکەین. تا ئێستا بەداخۆ لە هەرێمی کوردستان 213 کەس جانیان لەدەستداوە. بەڵام بە ئەم ژمارە خۆشحاڵیەی کە 2078 کەسیش چارەسەر بوون و لە نەخۆشیەکە نەجاتیان بووە ئێستا ئەمانە خاوەنی بڵین شتێکی زۆر گرنگن ئەویش پلازمای خوێنەکەیانە. دڵنیام زۆربەی زۆریان ئامادەگیان تێدا هەیە بەڵام لەوانەیە کات و سات و شوێنی بەگەیشتنیان بەو شوێنانی کە پێویستە پلازماکانیان لێوەربگیرێ. بۆیە ئێمە لە مینبەری کۆڤید-19 دووبارە داوا لەو خۆشەویستانە لەو هاوڵاتی ئازیزانە دەکەین کە ئەوانەی ماوەیە کە بەسەر یان 2 هەفتە بەسەر چاکبوونەوەیان تێپەڕیوە دەتوانن سەردانی سنتەرەکانی کۆڕۆنا بکەن. خێرێکی گەورەیە لە ڕووی دینی و ئاینیەوە و لە هەمان کاتە کارێکی نیشتیمانی و نەتەوەیە چونکە خەڵکانێک هەن ئێستا پێویستیان بە پلازمای خوێنی و کەسانە. بۆیە من دووبارە داوا لەو
هاوڵاتی خۆشەویستانە دەکەین کە چاک بوونەتەوە بەڵام تا ئێستا پلازمای خوێنیان نەبەخشیوە تکایە لەوەیانە هاوکار بن هاوڵاتی و هاونیشتیمانی خۆتان ڕزگار بکەن. پارێزگاکان ئەگەر تەمەشا بکەین بە خێرایی ئێستا لە 24 کاتژمێر ڕابردوو ئەو پشکنینانی کە لە 24 کاتژمێر ڕابردوو ئەنجام دراون 80 پۆزتیڤی لە هەولێر تێدا بووە ئێستا لە هەولێر 567 کەس لە نەخۆشخانەکانن کە ئێستا وای لێ هاتووە نەخۆشخانەکان ڕوو لە پڕبوون دەکەن بەداخەوە بەڵام 866 کەسیش لە سەرەتای سەرهەڵدانی پەتاکەوە کە خۆشبەختانە دەبینین بە ڕێبەراتی گشتی تەندروستی هەولێر ناوبەناو خەبەرێکی خۆشمان پێدەدا کە خەڵکی چارەسەر کراون و گەڕانەوە بۆ ماڵەوە بە هەمان شێوە داواکارین کە ئەوانیش پاش ئەوەی ماوەی زانستی کە خۆی لە نێوان 2 هەفتە لە بۆ 4 هەفتە دەبینێتەوە ئەو ماوەی تێپەڕبێ بەرەو سنتەرەکانی کۆڕۆنا بچنەوە بۆ ئەم جاران نەک بووە وەرگرتنی چارەسەر بۆ پێدانی بەشێک لەو دژەتەنانی کە لە ناو خوێنەکانیانە هەیە لە ڕێگەی پلازماوە بیدەنە ئەو نەخۆشانی کە پێویستیان پێێتی. کۆی توشبووان لە سەرەتاوە بە ئاماژەمان پێگەر 866 چاک بۆتەوە ئێستا 567 لە ناو نەخۆشخانەکانن بەداخەوە 27 کەسی تریش جانی لە دەستداوە لە پارێزگای هەولێر. لە سلێمانی ئێستا نەخۆشخانەکانیان 3374 نەخۆشی تێدایە کە ئەمە بەڕاستی دووبارە ئەرکێکی زۆر قورسە خاتە سەر شانی پزیشکان و کارمەندانی تەندروستی ئەرکێکی زۆر قورسە خاتە سەر بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بە هەموو ئەو ئیدارانی کە سەر بە پارێزگاکەن توشبوانی نوێ لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو ئەوانەی تێستەکانیان یان بڵین سامپڵەکانیان تێست کراوە 161 پۆزتیڤی تێدا بووە ئەمەش دابش بووە لەسەر سنتەری شار و هەموو ئەو ئیدارە سەر بەخۆیانی کە سەر بە پارێزگاکەن تا ئێستا لەوێ خۆشبەختانە 1015 کەس چاک بوونێتەوە. لە دووهۆک تا ئێستا 34 حاڵت لە ناو نەخۆشخانەکانن هیوادارین ئەم ژمارەیە زیاد نەکا بەڵکو ژمارەی چارەسەرکراوان زیاتر بێ لەم پارێزگایە خۆشبەختانە گیان لە دەستدان نییە و لە ماوەی 24 کاتژمێر ڕابردووشی حاڵەتێکی نوێ لەو پارێزگایە تۆمار نەکراوە لە هەڵەبجە 18 توشببووی نوێیان هەیە ئێستا لەو پارێزگایە لەو پارێزگا شەهیدە دەتوانین وا بڵین 137 حاڵت لە ناو نەخۆشخانەکانیان لەوێ سەرگەرمی وەرگرتنی چارەسەرن و خۆمان نەزانین پارێزگای هەڵەبجە پارێزگایەکە ماوەیەکی کەمە بۆ بە پارێزگایەکی سربەخۆ بۆیە لە ڕووی ژێرخانی تەندروستی و ئەو شتانەشۆ حتمما پارێزگای سلێمانی و حکوومەتی هەرێمی کوردستان تەقسیریان نەکردو بەرامبەری 4 کەس تا ئێستا لەوێ جانیان لە دەستداوە و کۆی چارەسەرکراوان لەو پارێزگایە گەیشتۆتە 57 کەس ئەمە زیاترین ئەو داتایانە بوو کە تایبەتن بە هەرێمی کوردستان بەداخەوە لە هەرێمی کوردستان ژمارەکە ڕوو لە زیاد بوونە بەڵام ئەوەی کە من پێتان بڵێم ئەگەر هاتوو ئێمە پابند بین دەتوانین ئەم ژمارەیە زۆر زیاد نەکا بۆی لۆدەکە لەسەر دامەزراوە تەندروستیەکانمان زۆر نەبێ بۆی بتوانین پزیشکانمان هاوکار بن پزیشکانمان بتوانن پێڕابگەن وەکووتم تێستەکانمان ئەوەندە دوانەکەوێ و تاخیر نەبێت بەنیسبەت جیهانەوەکو لە سەردێڕی هەواڵەکانیشە ئاماژەمان پێکرد لە مانگی 6 زۆرترین ڕێژەی توشبووان هەبووە کە ئەوکو دوایی لە درێژەی هەواڵەکەش ئاماژەی پێەکەین بەڵام حەزم لێ سەرنجتان لەبەر ئەم هۆکارە ویستمان جیهانیەکانیش باسکەین سەرنجتان بۆ ئەم ژمارەیە ڕادێکێشین کە 5,382,249 کەس تا ئێستا لە جیهان چاک بوونێتەوە کەواتە ئەگەری چاکبوونەوە ئەگەر مقارنەیکەین بە ئەگەری گیان لە دەستدان ئەگەری چاکبوونەوەکە زۆر زیاترە بۆیە یەکەم شت پێویست بە ترس و دڵڕاوچێ ناکە ئەوەی لەسەرتە خۆپارێزی بکە و زۆربەی زۆری تەنانەت ئەوانی لە هەرێمی کوردستانیشن کە توش بوون چاک بوونێتەوە بەڵام خودی چوونە ناو نەخۆشخانە خودی مەشغوڵکردنی سیستەمە تەندروستیەکەمان خودی ئەوەی کە ئێمە لە ڕووی ژێرخانێکی تەندروستیەوە ئەوەندە پتەونین هەروەها پەتاکەش لەسەر ئاستی جیهان ئەوەندە قورسە تەنانەت وڵاتانی زۆر پێشکەوتوو بەدەستیەوە ناڵاندیان لەبەرەوەی کەش تەنج ژمارەی توشبووان زیاتر بێ بەدا خۆشماری گیان لە دەستان زیاترە بێ کەواتە من حەزم لێ بۆ ئەم ژمارەیە بە ئێوەی خۆشەویست پیشاندەین کە ئەوەیە بریتە لەوەی ژمارەیەکی باش ینی کە توشبوو ینی چاک بوونەتەوە و دەشتوانین بڵین ینی بە پێی وڵاتانیش دەگۆڕدرێت چونکە لە بەرازیل زۆرترین ژمارەی چاکبوونەوە هەیە پاشان لە ویلایەتە یەکگرتووەکان ئەمانەش بێگومان ژمارەی توشبوانیان هەیە ئەگەر تەماشای تۆتەڵی ئەوانی کە تا ئێستا توش بوون ئەوانەی کە دەڵین توش بوون بمانایەوەیە کە تێستیان بۆ کراوە هەندێک وڵات هەیە فریاکەون لە ڕووی تەکنەلۆجیاوە بەقوتن لە ڕووی ئابوووریەوە بەقوترن لە هەندێک وڵات
توانە و کەپاسیتی تێستیان زیاترە لە وڵاتێکی تر ئەوەی کە تا ئێستا لە جیهاندا کراوە لەوانەیە مەسەلەن هەموو جیهان با بڵین ئەگەر سەدان یان بڵین 500 ملیۆن یان 100 ملیۆن تێست کرابێ دەرکەوتووە کە 10 ملیۆن و نیو توشبوو هەیە لە سەرتاوە بەڵام ئەگەر تەماشای ئەم ژمارەیەکەن تقریبا نیوە زیاتریان چاک بوونێتەوە کەواتە با ئێمە بەو هیوایەوە تەماشای پەتایەکە بکەین بەو هەستکردن بە بەرپرسیارەتی و کە بڵین ئۆکەی ئێمە محاولە دەکەین توش نەبین دەتوانین نەبینە سەرچاوەیەک بۆ توشبوونی کەسانی دەور و بەرمان بە تایبەتی ئەوانی کە نەخۆشی درێژخایەن و بەتەمەنەکانن بەڵام خۆپارێزیەکە تەنها بۆ ئەوەیە ڕیتم و خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کەم بکەینەوە من زیاتر لەسەر بابەتەکان لەسەر ئەوانی کە ئێستا لە جیهاندا ئەوەی کە لە کوردستانیش دەگوزارێت لەسەر ڤایرۆسەکە لەگەڵ هەردوو برای بەڕێزم دکتۆر شێروان و دکتۆر هەواڵ دووبارە ئێوارەتان باش خێربێن ئەزیێتان کێشە باز دەکەین خۆشەویستان لەسەر پەتای کۆڕۆنا ڕۆژانە قسە دێ قسە دەڕوا شتی نوێ باز دەکرێت ئەوەش وەکو پێشتریش ئاماژەمان پێکردووە لەوانەیە هەندێک جار لایەنی پزیشکان یان دامەزراوە تەندروستی و زانستیەکان ڕوبەڕووی ئەو ڕەخنێش ببنەوە بڵێن دوێنێ قسەیەکتان کرد ئەمڕۆ بەنەوە ئەیشترە بێگومان نەبوونی زانیاری تەواو لەسەر ڤایرۆسەکە ئەوەندەی تر ڤایرۆسەکەی مەترسیدار کردووە ئەوەندەی وای لێ کردووە کە لایەنە تەندروستیەکان وەزارەتە تەندروستیەکانی هەموو دنیا زیاتر کێشەی دروست کردووە بۆ تەندروستی بۆیە ئێمە بەردەوام هەوڵ دەدەین زانیاری نوێشتی تازە لەسەر ڤایرۆسەکە پێشەوەی لەسەر بابەتەکەی خۆمان قسە بکەین هاوکارمان ئارام بەختیار لە سلێمانی پاکێجێکی بۆ کردوین باسی بارودۆخ و حاڵەتەکانی ناو سلێمانی هەروەها شێوازی چارەسەرکردن کە ئێستا ئەوان لەوێ بەکارێنن پلانی خۆپارێزیش کە لە سلێمانی چۆن پەیڕەو دەکرێت با پێک و پاکێجە ببینین جە دوایی دەست بە قسەکانمان ئامارەکانی وەزارەتی تەندروستی دەری دەخەن کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی توشبووان لە زیادبوونە بە تایبەت لە پارێزگای سلێمانی ئەو نەخۆشانی کە ئێستا لای ئێمە زۆربەی زۆریان هەمی لەسەر ئۆکسجینن لێرن ئەوەی کە پێویستی بە سەرویسی پێنجمانێ ئەوەی کە پێویستی بە ڤێنتیلێتەر و ناسەداین دەستکرد بێت ئەنێرین بۆ شەیداسۆ ئەگەر جێگە هەبێت لەوێت گە جێگەش نەبێت مەسا مەجبورین لێرە یێڵین لەسەر ئۆکسجین دایانین چارمان ناچارەت هەروە مەسەڵەن توانینی شەکەی لەسەر بوو پلانەوە دکتۆر سەباح بەڕێوەبەری گشتی تەندروستی لای ئەو ئەبێ بەدی لێ بدۆزێتەوە بۆ ئەو نەخۆشانی کە بەداخەوە کە بەرەو زیابوو نەڕوات هەبێ ئەوان ینی بیر لە شوێنێککە بکەنەوە بۆ دانانی و نەخۆشان کلینیکی عەلی ناجیە لە سلێمانی بەردەوام جمەی دێت هاوڵاتیان دەیانەوێ پشکنین بکەن بۆ ئەوەی دڵنیا بنەوە لەوەی کە هەڵگری ڤایرۆسەکان یاخود نا ئەم قەرەباڵغیە دەرخەری ئەوەیە کە توشبوو لە سلێمانی زیادی کردووە ئەمە لە کلینیکی عەلی ناجی تایبەت بە کۆرۆنا پێشتر بە پێی کەسەکە بۆ ئەوە ئاهات ئایا بزانێت کۆرۆنایەت یاخود کۆرۆنای یعنی کەسەکان نیشانەیان نەبوو بەڵام لە ئێستا ئەو کەسانی کە سەردانمان ئەکەن زۆربەی زۆریان نیشانەیان هەیە و خۆشتانەزانن کە کۆرۆنا لە ئێستا بڵاو بۆتەوانێ و کەسانێکی زۆر کاتێک کە نیشانەیەک یان بۆ دوو نیشانیان هەبێت یان فەحسەکەن لای ئێمە بەڵام لەبەروی ئێمە لۆدێکی زۆرمان لەسرە ئەو کەسانی کە نیشانەیان نەبێت ناتوانین فەحسیان بۆ بکەین تەنها فەحس بۆ کەسانە ئاکرێ کە نیشانەیەک بۆ جوانیان سیانیان هەبێت ئەتوانین فەحسیان بۆ بکەین لەبەروی لۆدێکی زۆرمان لەسرە و ناتوانین بۆ ڕێژە زۆرە ئێمە فەحسەکان بکەین لە ڕۆژێکە پلانەوەیە لە سلێمانی جێبەجێکردنی تاکپارێزی خودپارێزی چونکە دوای دەرکردنی چەندین بڕیار لەلایەن لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە سلێمانی بەڵام هاوڵاتیان زۆربەیان لە سلێمانی پابەند بەو ڕێنمایانە نابن و ڕێکارەکانۆک و خۆی جێبەجێ ناکەن بۆیە ئێستا تەنها پلان لە سلێمانی ئەوەیە هاوڵاتیان خۆیان ببن بە پزیشکی خۆیان ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی
دەستخۆشی لە ئارام بەختیار و دەستخۆشی لە تەواوی ستافی ئەو نەخۆشخانەیە و سەرجەم نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانەکەین بەڕاستی دکتۆر شێروان گوێ لە دکتۆر ئازاد بوو کەوتی ئەوانی حاڵەتەکانیان کە قسەت چێ بوو لە سەری ئەگەر شتێک هەبێت. بەڵێ ئێستا هاوڵاتی گەیشتە ئەو قەنەعەتەی ئەگە بێت و نیشانەکانی هەبیتن دەچیتن سەردانی ئەو سنتەر و بنکانە دەکە کە تابەتە بە فاسی کۆرۆنا بۆیە دەبین ئەوان ئێستا ڕێژەیان لە زیادبووندایە کە ئەوانی دەڵێن باڵێن هەڵگری ڤایرۆسن بە نیشانەوە کە پێشترش دەمانگۆ بێ نیشانە. بەڕاستی دەتوانین بڵێن ینی ڕێژەشی باش لە هاوڵاتیان ئێستا ئەو دەزانیاریان هەیە ئەو ترسەشیان لێ پێدا بووکەوە ئەو نەخۆشیە لەوانەیە زیانێکی تەندروستی زۆریان پێ بگەینیتن بۆی لە خۆیانەوە بە خۆیان دەچن با بڵێن سەردانی ئەو شوێنان دەکەن لە هەموو جیهان سیستمەکەیە وەکو بڵێ 80-20 180-120 ئەمە حەز دەکەین 180 هاوڵاتیان لەلایەنی کەم هوشیار بن ڕێنمایە تەندروستەکان جێبەجێکەن بە خۆیان بزانن زانیاریان هەبێت لەسەر ئەو بابەتەی بۆ ئەوەی کەمترین زیانمان بەرکەوی 120کەش ئەو کەسانە بن کە دەمانێت ئەو ڕێژێک بەرەو کەمتر بچتن لەوانەیە کە ئاگادار نینە یانیش خۆیان لە با بڵێن وەناکەن کە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن. لە کوردستانیش ئەمن ئەوەی دەیبینم ئێستا ئەلحەمدوللا ڕێژەی ئەو کەسانێکەوە دەیانەوێتن خۆیان بپارێزن ڕێنمایەکان جێبەجێکەن بچن بۆ ئەو سنتەرانە بچن فعس خۆیان بکەن لە زیادبووندای ئەو کاریش لە کەمبووندایە لەو ماوەی دەتوان بدەم ئەو ڕۆکە کە قەدەغی هاتوۆش بووە ینی پەیوەندێکی زۆر بۆم هاتیە بە تەلەفۆن دکتۆر ئەو نیشانانم هەیە مانایەوەی ئەوانە هوشیار بووینە ئاگادار بووینە چی بکەم داوای یارمەتی دەکەن ئەوەش یەک لە نیشانە باشەکانێکەوە دەبی کاری لەسەر بکەین ئەمە لێرەوە دەرێم بە ئەوڕۆ دەست پێ بکەین ڕێنمایی تەندروستیەکانی ئێستا و با بڵێن بڵاو دەکرێتەوە ببتە بەشێک لە پرۆگرامی خوێندن بە شێوەی پراکتیکی با وەزارەتی تەربیە وەزارەتی خوێندنی باڵاش بەس وەزارەتی تەربیە زیاتر بیکاتە بەشێک لە پرۆگرام لە بۆ ساڵانی داهاتوو چکە ئەو پەتای و پەتایدی کە بەڕێوەیە کە بە خۆشتان ئاگادارن دەستخۆش بێ. دکتۆر هەواڵ لە سلێمانی واکەن لە هەولێریش هەمان شت هەیە ینی ئەو کەسانی کە تەنها نیشانیان هەبێ زیاتر گرنگیان پێ دەدرێ یان ئەگەری ئەویان هەیە احتیمالی ئەویان هەیە تێستیان لە بۆ بکرێت خۆ دەزانی ئەو فشارە زۆرە هەیە لەسەر تاقیگە و لەسەر نەخۆشخانەکە. بە حکمی ئەوی لە پارێزگای هەولێر جارێت تاواکو ئێستا عادەدەکە ژمارەکە نەگەیشتە ئەو ڕادی کەوەکو لە پارێزگای سلێمانی هەیە بەڕاستی ینی تا ڕادەیەک هێشتا لەژێر کۆنتترۆلە لە سنووری پارێزگای هەولێر لەبەر ئەوە جگە لەوانی کە نیشانیان هەیە هەروە ئەوانش کە بەرکەوتەی ئەو کەسانێکە توش بە بەتایبەتی دا یەک خێزان کە سوکاری ئەو بەرکەوتەیە بە هەمان شێوانیش پشکنیان بۆ دەکرێت لە سنتەرەکانی کۆڕۆنا ئەوەش بەڕاستی ئەو کاکتۆریش باسی کرد ینی جگەل لەوانێک کە کۆنتاکتیان هەبووە ئێستا دێن پێشتر وانە بوو پێشتر لەوانێک کەسە کۆنتاکت لەگەریەکەچکە هەبوو بەڵام بەرکەوتەیەکە بووە بەڵام نەدەهات بار هۆکارێک نەدەهات بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە زیاتر زانیاری زیاتریان لەسەر ڤایرۆسەکە و لەسەر مەترسی حالەتەکە هەیە لەبەر ئەو ئەوان سەردان دەکەن و بە هەمان شێوە خەڵکی تریش هەیە ئەوانی کە نیشانیان هەیە بەرکەوتی کەسین بەڵام نیشانیان هەیە ئەوانش بە هەمان شێوە سەردان دەکەن و خاڵی زۆر گرنگ بەڕاستی لە بۆ هاوڵاتیان ینی ئەوەیە کە هەر کەسێک هەستی بە نیشانە کرد پێشترش باسمان کردی لەو بەرنامە ئەوەی کە هەستی بە نیشانە کرد زوو بە خێرایی خۆی بگەین تێک لە بنکە تەندروستەکانی یا شوێنە سنتەری کۆڕۆنا بۆ دەستنیشانکردن چونکە چەندی زووتر دەستنیشان بکرێت دەست بە چارەسەر بکرێت ئەوەندە کەمتر تووشی مزعافات و تووشی مەشاکل کەمتر دەبێت بەڕاستی و کۆنتڕۆلکردنەکەی ئاسانترە و چەندی نەخۆشمان دیتە گەنج لە تەمەنی زۆر گەنج هیچ نەخۆشیتری نەبووە بەڵام لەبەر ئەوەی خۆی ئێهمال کردیە بە هەندی وەرنەگرتیە و درەنگ هاتیە تەشخیصکرایە تووشی مزعافات بووە بەداخەوە گیان لەدەستدا چ لە سنووری پارێزگای هەولێر چ لە سلێمانیش بەداخەوە کەەوە ینی یەک لە شتە هەرە ناخۆشەکانە ئێمە ئێستا لە ڕێی پاکێجەکەەوە بارودۆخی سلێمانی مازانی سواز بۆ تۆش کە هەولێری تۆش بە شێوەیەکی جێنەرال دەستپێکێکی باش کردوەکو هەمیشە ئێستا دەچینە زاخۆ لەوێ ئەو ڕاستەوخۆ دکتۆر هیشام یوسف پزیشکی ڕاوێژکار لە نەخۆشیە میکرۆبیەکان و بەرگری پزیشکی لە زاخۆ وەردەگرین ئەو پێشتریش چەند جارێک میوانی کۆڤید-19 بووە پێم خۆشە بە ناوی هەردووکتان و بە ناوی تەواوی ستافی کۆڤید-19 بە خێراتنی بکەم و سڵاو دکتۆر گیان ئێوارە باش حەزم لێ سەرەتایی پرسیارەکە وەکو کەسێک کە بەردەوام زانیاریت هەیە لەسەری و لەسەر ئەم بابەتە دەخوێنیەوە حەزم لێ سەرەتا ڕای تۆ وەربگرم
دەربارەی ئەو ڕێکارانی کە ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت بۆ ڕێگریکردن و نەهێشتنی زیاتر تەشەنەکردنی ڤایرۆسەکە. بله گەلک سوپاس بۆ جەنابێتە دکتۆر هەست و سڵاو بۆ مهوانێتەیەت عەزیز. ڕاستی ئەف پرۆگرامێ جەنابێتە نوکە گوتی و ئەف پەروەرداکردنê نوکە وە دەست پێ کری دەست پێکردنê کوردستانê hemiyê ji bilî perwerdekirina ku xweparistinê ku perwerdakirina xelkê bikîn bizanin nîşanê vê vayrosê çi ne. Ev tiştekî gelekî serekî ye û ez bînim rêkekî gelekî baş e û pêngavekî gelekî baş e li Kurdistanê ku em rabîn vê perwerda ku xelk bizanin nîşanê vê vayrosê çi ne da zî qesta nexweşxana bikin û zî têsta çêkin da em van kesa zîka bigirîn û îlac bikîn yan gerentî bikîn pêş ku ev vayrosa bête belavkirin rêjekî mezin li Kurdistanê hemiyê. دکتۆر هیشام راستی جناب دکتوری کو ازمونا بەڵێ فەرمو بەڵێ بله دکتور یعنیش ازمونا جهانی 1918 شپتا انفلونزا اسپانی حتی نوکا اف پتت هنه دو سه پیلا درد کردن پیلا ایکه یا پیلا دوه یا پیلا سیه یا هگر واکسین نبتن نوکا راستی دو خوا جهانه سر راپورت WHO یا پتر مترسیه لدست پیکه که نوکا روزانه 106,000 کس تینه تومار کرن فام ببینیم دو خوا کردستانه جی تقریبا بشه وکی جهانیه راستی نوکا دو خوا بلافبونا کرونا ویروس الكردستان بشه وکی مترسیه بتایبات الباجر سلیمانیه والهوليره و تارا دکجی الدهوکه هر اف پتایت هنه اف هر اف پیلیت هنه هندک فیسیت تیدنه اش فیسا ای که حتی فیسا پینجیه و اگر اف فیسیت هنه نه اینا کنترول کرنه دش فیسا ای که چتا یا دوه و یا دوه چتا یا سیه و حتی چاره و پینجه نوکا دوخا عراق و دوخا کردستانی یک فیسا دوه دیا اف فیسا هنه هندک نشانت وانا زیده کرنا تومار کرنا کیسا زیده بینا کسین اویت الخسته داخلت بین کم کرنا ریجا چاکبونه و زیده بینا ریجا مرنه اوه نشانت فیسی دوینه بس امت بینی که داخل کردستانه هیچ ریکی های بیتا کنترول کرنه هر فیسا که جوان فیسا ریکارت کنترول کرنه ایکن او جی دست پیکه تب قدغا کرنه هات نوچونه یان تمامی یان جزئی یان منطقی والگر رنواین خوب پارستنه فاز الگل هنده ما اف بریارت هاتینا راگهاندنه قدغا تمامی السلیمانیه بیتا کرنه و قدغا جزئی الهوليري بیتا کرنه اوه رنمایت زور پیویستن الوی قناغه ده که امنه هلین اف ویروسا بلاوه ببین باشە دکتۆر هیشام ئەگەر هاتوو ئەمانەت جێبەجێ نەکرێ پێم دەمەوێت بزانم ئەگەر ئەم حاڵەتە ینی ئەم ڕێکارانە جێبەجێ نەکرابە ئێمە چۆن دەڕۆشتینە ناو فەیسی سێم یان قۆناغی سێمەوە چی ڕووی دەدا ئەگەر باسی ئەوەشمان بۆ بکەیت و ئەم ڕێکارانی کە ئێستا هەیە ئەم قەدەغی کە ئێستا هەیە چۆن وامان لێ دەکا نەگەینە فەیسی سێم یان قۆناغی سێم چکە خەڵکێکیش هەیە گلەی ینی پرسیارێک دەکات دەڵێ باشە ئەوە ئەمە هەفتەیەک دە ڕۆژی تریش مانگەکی تریش قەدەغەمان ئیعلان کرد دوای ئەوە چی؟ بله جنابی دکتور لوک داونا جیهانی چید بد تو جاره که دو جاره سه جاره بکار بینی حسب کجا تا چند کس تومار کرینه ام حتی نوکی فیسی دوینه اگر فیسی دوی ام سر نکتین ام کتینت فیسی سیه ده فیسی سیه معناوه بهزاران کیسا تومار کرن و بصدان کیسا مرنه الویدر که معناوه ویروس دیت هر مالکی ده بتن و هر مالک خوده نکری دل ویدر که وی جزایا و وی کرونا یدتن اوه ایشالله ام نگهینه وی قناغه وی فیسی دویت همی خلق پابند بین الگل حکمته راستی ریکت باشد کرین و یبتایبت ولو
حكمتت قناغك سخت دا أبوريك سخت يعني أف سخت حكمت دا جهان حمية دا يا أبوريك حمي جهاني تيك شوي فدويتن أو برنامج جنابتن وكاغوتي پرورده کرنا خلکی پیوسته انک من اگر اف خلکا پرورده خو پارستنی نکتن دویت حکمت دست پی بکتن وک دولت دی وکی ترکیه و هندک دولت دی خلکی بین تسریکی و خلکی پابند بکن اول زور مترسیه قناغه که زور مترسیه هرما کردستانی تیدا دوی دوخه ام تیدا بەڵێ دکتۆر هیشام لەسەر بابەتی ڤایرۆسەکە خۆی هیچ زانیاریەکی تازە هەیە ئایا ئەم ڤایرۆسە هیچ گۆڕانکاریەکی تێدا ڕوودابی یان ئایا پرسیاری گرنگ ئەوەیە ئەم ڤایرۆسە هیلاک نابێ؟ جناب دکتوری اف ویروسا کی کجاکا اف ویروسی که جوره RNA سینگل ستراند ده هیچ تأثیری درمانه کی تا استا با 5 صدیجی دیار نبیه که تأثیر الوی ویروسی بکتن اف ویروسی هنه گه توان کسید اوید برگیری وان لواز وانت کجتن و او کسید برگیری وانا پیز وان جید گرتن و رجاکش وانا وان داخلی امد بجنه سايتوكاين ستورم يعني ابيت هنجي بيت مرن وهندك شو انا جيت قرتن بشتي شاكد بين سيت وانا تبين بيهز واحتماله هندي جيان اف ايش القلوان بتن بلا حتى كجي هشتي الصدي اشخلكي وقتي توجد بين برجريا كو تمام الدتن وحتى كند يورك او برجري دي كان ماوي مينتن بس ام جاش بينين كو اف فيروسا ولو هندك تغييرات الجينية السرهاتي نكرني اف تغييرات الجينية شلاي زانستي و امد بيجيني انتيجينيك دريفت انتيجينيك دريفت يعني تغييرات الزور كتشكانا كو شوازي فيروسي حمية نهات يا جهورين او فيروسي دسبيكري قال تغييراتك كم اذا خالك الزور جرينكا معنوی او اگر صبح واکسین درکت او واکسینه بو همی کسی دید چه بتن و دفعیدل همی کسی کتن هر وصا که ام گش بینین کل دماهی که هیوا 12 واکسین دی درکتن زور شولت تسر کرن 106 سنتر شولت کل الجهان بو ویروسیه بو وی واکسینه نزدیکترین سنتر اکسفورد دایه هكر اف واكسينا دماهي که هيوا 12 درکت معناوه 2021 هيوا 6 آنی و 2021 جهان دی راحت بتن واکسین دی بو هر کسا که گهتن ان شاء الله دەستەکانت خۆش بێ دکتۆری شام لەگەڵمان بێنەرەوە دکتۆر شێروان دکتۆری شام لە ئاخیر پەیوی پێشۆی پێی ببڕم دەڵێ لەوانەیە ئەمەلێکی زۆر هەیە ڤاکسین هەبێ لە مانجی 12 کەواتە ئەمە ئیشی هاوڵاتی ینی بڵین قورستر دەکا بە هەوا بکەین بمێنین هەتا 2012 بە محاولە بکەین و دەژڵێ لە ناوەڕاستی مانگی یعنی لە ناوەڕاستی ساڵی 2021 ئەگەرێکی زۆر هەیە کە جیهان تا ڕادێکی زۆر مناعی پێیا کرد کاکتۆر بەشی یەکەم تەمە زانیاریەکانی زۆر بە سوودە دەست خۆشبی بەش یەکەم ماوەی زۆرمە ماوە لە بۆی ئیعلان کرێتن برێن ئەوە ڤاکسینەکە تەواو بەشی دووەمیش ئەتە 2021 حساب بکەین کە دەگاتە کەنەمە و بەکاری دەینین ئەوش ماوەی زۆرە لەو ماوە زۆرێ ئەگەری هەیە ئەوانەی توێژینەوەکانیان ئێستا ئەنجام دەدەن ڕاوەستن پاشەکشەیەک بکەن هەڵوەستێکیان هەبیتن لەبەرچە با بڵێن ئەگەر بە دەرکەوت ئەو ڤاکسینە لە ملیۆن کەسان یەک کەس پێدەمری خوا نەخواستە ماناوەیە ئەگەر بێت و لە وڵاتێک کە 100 میلیۆن کەسێکی تێدا بیتن بەکار هات 100 میلیۆن جۆرا بەکار هات چەندین وڵات ئێستا پارەشیاندایە با بڵێن ئی ئەو بەشەی زیاتریش 100 کەس پێ بمری بەس ئەتوەرە بزانێت چ کێشێکی گەورە ڕوودەداتن هەینی هەموو داوای دەکەن ئەو پێکوتەی ڕاگرن تۆ ڤاکسینەکە بەکارێنیە گەر دەرچوو نەخێر ئێستا بەڕاشکراوانە ئێستا نەخێر بۆ چیش دەبی کاکتۆرانی ئەو ماوەی کە دادراوە بۆ دروستکردن و دڵنیابوون لە سەلامەتی ڤاکسینی
وەلەو تەکنۆلۆژیا زۆر پێشکەتیە خەڵکی خۆبەخشیش پێدوانیە زیاترن ئێستا بۆ بەڵێ کۆڕۆنای نوێ ینی حازرن بڵێن ڤاکسینەکەمان لەسەر تاقیکردنەوە بەڵێ هەیە یەک لە کێشەکانی وابزانام دروستکردنی ڤاکسین بۆ نەخۆشیەکانی تر لەوانێ خۆبەخش نەبوو بێت کاکتۆر زانیارەکە دەمێ خەڵکێکی زۆر دەستکورت هەیە لە ئەمریکا لە ئەوروپاش بە تایبەتی لە ئەمریکا ئامادەیە بۆ چەند سەد دۆلارێکی خۆی بکاتە خۆبەخش ئەنەمە نازانی هەتا نەچی ئەمریکا نازانێت چەند کەسەیەکە ئامادە حتا ئەوانەیە کە تێستان ینی برێن ئیڤاکسینە لە سەکرەگە تەمەشایانکەی هەندێک کا من زۆر ینی متابعەم کرد بەو شێوەی بۆ هەیە خۆبەخش هەیە بەڵام دووبارە دروستکردنی ڤاکسینەچی ینی مەغزای قسەکەت ئەوەیە یعنی زۆری ئەتیمادی نەکەین با من و هاوڵاتی و هەمومان زیاتر پابند بین خۆمان دوور بێخینەوە ئەوە جۆرەکە لە ڤاکسینی لەبەر ئەوەی ئەو ڤاکسینە دەبی نەک 100 نەک 100,000 باشتر وایە لە ملیۆن کەس هەر ملیۆن زۆرعە لێ درە هەر ملیۆنی سەلامەت بی ئەو جا بڵێن با دەست پێ بکەین بزانام دکتۆرە ڤاڵ بەکاریان نیە گەردەرچوو طبعا ئەوە لەسەر ئەو کۆمپانیای کە باسنەکەی دروستکرێ بەڕاستی هەموو کۆمپانیایەک جیسقینیات و بتوانانی ئەو ئیشی دەوڵەتە بەڕاستی ڤاکسین لێ بکرێت بەڵام ئێستا لەبەر ئەوەی بەڕاست ئەو کاکتۆر باس کرد پەلەپەلەشی تێدایە لەبەر ئەو لەوانەیە هەندێک هەڵە هەبیتن لە دروستکردنی بەڵام نهایەتەکەی ینی ئەوانەی کە ئەپروڤی دەکەن ینی لە FDA بیت CDC چانەوە ئەو دەستگا پەیوەنددارانە خاصن تایبەت WHO ئەوان ئەگەر ئەفڕویان کرد کە تاو سەلامەتە ڤاکسینەکە بەدڵنییا من ئەو کاتی بەکاردێن ئەگەر توژ نەبوو طبعا لەوانەیە توش بووین و احتیمالی ینی هەتا ڤایرس هەتا ڤاکسینەکە دێ لەوانەیە زۆرۆمان توش بین ئەو کاتی بەڕاستی ڤاکسینی ڤایرەسەکانی جگەر BUC عادەتەن پێش ئەوەی کە لە بنکە تەندروستیەکان لێ بدرێ بە پێی گایدلاین WHO لە بێ تێستێکی خۆی بکات لە بۆ ئەنتیجین و دژەتەنەکانی تایبەت بۆ ڤایرەسانە پاژەوەی کە دڵنیا دەبن نیەتی اینجا ڤاکسینەکەی دەدەنێ پێ دوای ئەمەش وای بۆ بکرێ بۆ کۆڕۆنای نوێ ینی مەسەلەن ڕۆژێک لە ڕۆژان ئەو دژەتەنانەش ببێتە پێی ڕۆپاژێک کە ڤاکسینەکە دەرچوو بڵە باەکەم جاوەرە بزانام دکتۆرە ڤاڵتۆ چێناڵە توش نەبووی بخۆت چێناڵێ خۆت بە ڕێگایەکی تر کە زۆر معڕەزیشی بەڕێزن دژەتەنێ هەبوو بێ کەس نازانین تێز و توش دەبی کاکتۆر پێشم کەس نازانێت نانە ینی مەبەستم پرسیارەکە ئەکید لەوانێ ئەو زۆرێکی شێڵە ئیشەڵات توش بووم و ئاگاش بێنە زۆر باشە ئەوە ئەکید دەچێتە ناو بەڕای من دەچێتە ناو پرۆگرام لۆی بزان حالەتەکە چۆنە بەڵام یەک لە گرفتەکانیش ئەوەی بەڕاستی هەتا ئێستاش کاکتۆرش باس کردوێتشم هەتا ئێستا نازان ئەگەر ئەو دژەتەنەی ئەو بەرگری لەش کە دروست دەبێت تا چەند دەمینێتەوە یعنی ئایا 2 مانگە 3 مانگە ئایا ساڵێکە 2 ساڵەکە کەس نازانانی و لەوانەیە خۆ بەرگریکە هەتاتایی نییە لەوانێت کۆتایی پێبێتن دواتە جارێک بەزەوەی کە وازە حەلە و 5 ملیۆنەی کە چاک بۆتەوە ڕێژەی توشبوونەوەی دووبارە زۆر کەمە ینی بۆیە نەبووتە باس بەڕاستی ئەمە نەمدیتە ڕێژەی توشبوونەوە کاکتۆر لە مانجی چار 2 حالەت ئەعلان کرا لە یەک لە یابان بوو یەک لە سین بوو کە توش بووینەوە ئەویش شیان هەبوو لەوەی لەوانەیە تەشخیصەکە غەڵەت بووبی یان دواتر کە توش بیتۆ لە گرفتەکە لە فەحسەکەی بووبی لەبەرەوە بەڕاست تا ئێستا کەسێکی زۆر تازەیە ئەو نەوە ئاکێشانە هەمیشە دروست دەبێت هەر بۆیەشە ینی وای لێ دێ لە بینی وڵاتێک بۆ وڵاتێک جاری وایە ئەگەر هات و بابەتەکە بە سیاسیش نەکرێ بەڵام لە پێناوی ئەوەی کە بڵێ من سیستمی تەندروستیەکەم لەوەی تر باشترە لەوانەیە کێشە بۆ هاوڵاتی و بۆ تەواوی دانیشتوانی جیهانیش ڕووبدا بەڵام هێشتا لە رووسیا ئاماری توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە هەڵخشاندایە و بەپێی دوایین ئاماریش زیاتر لە 650,000 کەس تووشی ڤایرەسەکە بوون لە رووسیا بەمەش رووسیا لەسەر ئاستی جیهان لە ڕووی توشبوون لە ڕیزبەندی سێمدایە و لە مردنیش لە ڕیزبەندی 12 ئەمە وەک خاڵێکی ئەرێنی سیر دەکرێت پزیشکەکان دەڵێن ڕێکارەکانی حکوومەت و پابندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان بۆ هۆی ئەوەی کە کەمترین زیانی جانی بە رووسیا بکەوانی توشبوونمان زۆرە بەڵام مردنیان کەمترە بابزانین هاوکارمە خۆشەوی لە مۆسکۆ چی بۆ ئامادەکردوین لەم پاکێجەدا با ببینین تا چەند ڕۆژێک لەمەوبەریش نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنا لە رووسیا جممەیان دەهات لە توش بوو بەراورد بە زۆری ژمارەی توشبووان حاڵەتەکانی مردن لە رووسیا کەمن پرۆفیسۆر گیۆرگی مێلکەنیان بەڕێوەبەری نەخۆشخانەی شار کلینیکی ژمارە 4 لە مۆسکۆ دەڵێت ڕێکارەکانی حکوومەت و پابەندی هاوڵاتیان بە ڕێنماییەکان وایان کرد رووسیا کەمترین زیانی گیانی بەربکەوێت
На самом деле беспрецедентная работа была проведена правительством Москвы и Департаментом здравоохранения, потому что практически все стационары... هۆکاری ئەوەی کە ڕێژەی توشبوون هەڵکشانی کتوپڕی بەخۆ نەبینی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە چەند ڕێکارێکی تایبەت بە پەتاکە گیراوەتە بەر مامەڵی تەندروستی تایبەت لەگەڵ ئەو کەسانە کرا کە لە چین دەگەڕانەوە پاشان کاراکرا بە ئەوە لە ناو شاری مۆسکۆ بڵاوە نەکات چونکە دەمانزانی نەخۆشەکان بە ئاسانی کەسانی دیکە توش دەکەن و ڤایرۆسەکە هەڵپە دەکات لێرەوە ڕێکاری هاتوچۆ سنووردار گیرا بەر ئەو شوێنانە داخران کە خەڵکانێکی زۆر تێدا کۆدەبووە وەکو ڕێستوران سینەما و شوێنە گشتەکان فشار لەسەر خەڵتون کرایەوە بە باج و سزا بۆ ئەوەی لە ماڵەوە بمێننەوە هاوکات نەخۆشخانەکان باش ئامادەکران تا بتوانن نەخۆش لەخۆ بگرن و چارەسەریان بکەن ناوەندی تەندروستی شاری مۆسکۆ کاری باشی کرد لەم ڕۆوە زۆر ناوەندی تەندروستی ئامادەکرد بۆ وەرگرتن و چارەسەرکردنی توشبووان тех пациентов, которые не требовали госпитализации. مێڵکەنیان دەڵێت زۆرێک لە توشبووان لە ماڵەوە خراونەتە ژێر چاودێری و چارەسەری پزیشکی وەردەگرن ئەم پزیشکە چەند ڕێنماییەک بۆ تازە توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا دەخاتە ڕوو. В первую очередь, конечно, ни в коем случае не надо паниковать, потому что если у вас выявлен коронавирус, это не значит, что все будет плохо. ئەگەر کەسێک توش بوو پێویست ناکات خۆی بشلەژێنێ پاشان دەبێت نەخۆشخانەی نزیک لە ناوچەکەی ئاگادار بکاتەوە کە توش بووە تا پزیشک بخاتە ژێر چاودێری خۆی و دەرمانی پێویستی بۆ دابین بکات ئەگەر توشبوویەکی سادە بێت و خانەی سیەکانی ڕێژەستا بیستی توش بوون ئەشەیە چارەسەر لە ماڵەوە وەربگرێت ئەزمونمان هەیە کە ئەنجامی چارەسەرکردنی ئەمانە دڵخۆشکەرە هەڵبەت ئەم توشبوانە دەبێت کەرەنتین بکرێن بۆ ئەوەی کەسی دیکە توش نەکەن خۆ ئەگەر باش نەبوو ئەوە دەبێت بگوازرێتەوە بۆ نەخۆشخانە. بەپێی دوایین ئامار ژمارەی توشبوانی پەتای کۆڕۆنا لە ڕووسیای فیدرال بەرز بووە بۆ 654,405 کەس ژمارەی ئەو کەسانش بەهۆی پەتاکە گیانیان لەدەستداوە 9536 کەسە ئێستا رووسیا لەسەر ئاستی جیهان لە توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە ڕیزبەندی سێهەمدایە و لە مردنیش لە ڕیزبەندی 12هەم. خۆشەوی محەممەد کوردستان 24 مۆسکۆ. لەسەر ئەو بابەتەی رووسیا کە زیاتر بڵین پشتیان بۆ بەستووە کە هاوڵاتیان یان پابند بوون لەگەڵ ئەو ڕێکارانی کە وەرگیراوە لەوێ و دیارە لە ڕووی نێودەوڵەتیشەوە رووسیا بە یەکێک لە وڵاتانە ئەژمارکراوە لە بەڕێوەنگاربوونەوەی کۆڕۆنای کە هاوڵاتیانی تا ڕادەیەکی زۆر پابندن ئەوش کە دەرەکەوێ ئەوان لە ڕووی توشبوونەوە ژمارەیەکی زۆر توشببوونیان هێسەیە من لە هەموو دنیا بەڵام لە ڕووی گیان لە دەستدانەوە 12مین وڵاتن لە رووسیاوە بۆ بەریتانیا ئەم ڕۆژتێکی جیاواز لە ڕۆژانی تر ڕادەگەێنێت کە ئەویش دەڵێت چیتر وەک پەتایەکی ترسناک مامەڵە لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنا ناکات حکوومەتی بەریتانیا ڕای دەگەێنێت لەمە دووە وەکو نەخۆشیەکی ئاسایی مامەڵە لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنادا دەکەن نەک وەک پەتایەکی ترسناک حکوومەتی بەریتانیا ڕاشی دەگەێنێت هۆشداریش دەدات لەوەی کە پێویستە کەسانی بەتەمەن زیاتر ئاگاداری خۆیان بن و پابندی ڕێنمایەکان بن ئێستاش بە دەستخستنی زانیاری زیاتر لەسەر ڤایرۆسەکە دەتوانن لە تەواوی نەخۆشخانە و سنتەرەکانی پزیشکی چارەسەری ڤایرۆسی کۆڕۆنا بکەن. دکتۆر هیشام دەمەوێت لەسەر ئەو ڕاگەیاندنەی حکوومەتی بەریتانی بێگومان من باش بە حاڵی خۆم حەزم لێ ڕەیەکی خۆمت پێ بڵێم حکوومەتی بەریتانی لە سەرەتایی سەرهەڵدانی ڤایرۆسەکەەوە کۆمەڵێک قسەی کرد کۆمەڵێک زانیاریدا کە وتی ئێمە پێویستە لەگەڵ یا بژین خۆتان حازرکەن کەسە نزیکەکانتان خواحافیزی لێ بکەن و هیچ لە بیدایەتەوە ڕێکارێکی وای نەگرتە بەر دوایە مەجبور بوو لۆکداون و ئەو شتانە بکە کە خۆشبەختانە ئێمە لە هەرێمی کوردستان زۆر پێشەوان کردن بەڵام ئەوەی ئێستا کە دەڵێ ئێمە نەخۆشیەکە چیتر بە پەتایەکی ترسناک تەمەشای ناکەین وەکو هەر نەخۆشیەکی ئاسایی لەگەڵی مامەڵاکەین ڕای جەنابەت چیە لەسەر وەکو پزیشکێکی شارەزا لە بواری نەخۆشیە بەکتریای ڤایرۆسەکە؟ بەڵێ جەنابی دکتۆر ئەوە ڕاستیە ژیانەیە دەوێت ئەم بگونجین ئەم بژین لەگەڵ vê ڤایرۆسێ دەوێت ژیان بگەڕتە ئاسایی دەوێت خەڵک بزڤڕنە شولێت خۆ جڤاکەکە وەکی بریتانیا کۆ خەڵکێ پابند بن پڕێنمایên خۆ پارستنێ و کو سیستەمێکی تەندروستی بەهێز هەی چێت بت ئەvە بێتە جێبەجێکردنێ و ئەم vê tiştî şwan gulê bîn بەس civakekî wekî mel Kurdistanê ez ê bînim ne em heta nûke divêt
بێ شێوەیە مەترسی وەربگرین ئەم نەگەشتینە وێ ڕاددایە چونکو ئەگەر بێن ئەم سەحکینێ چۆر خاڵێت سەرەکیە هەین کۆ ئەف پەتایە الجیهانێ بدماهیک بێتن هەندێک شوانە گەشبینن ئێک شوانە کۆ حەتان و کە ئەڤ حەفت هەیڤە ئەف زانیاریێت بۆ زانستا تێن سەرڤێ ڤایرۆسا کۆرۆنایە گوژمەکی زۆر چاکن الگەل زانیاریێت ژبەری نوکەل سەر مێرسێ و سەر سارسا ئێکێ زانستا هەندێک کوژمێت زانستیەت کۆم کرین کۆنۆکەت زانن ئەف ڤایرۆسە بچ شێوەی بەلابەت بێت و بچ شێوەی دێ کۆنترۆل بتن بتایبەت حتا نوکە ڕێکێت سەرەکی سۆشیال دیستەنسینگ و وەرگرتنا و کارئینانا ماسکا خالا دوێ کو وەکیمە گوتی ئەزم خۆت بینم گەشت بینن کو ڤاکسین وێ نێزیکە و ئەم نەبێژین ڤاکسین زۆر زەحمەتە بۆ جیهانە تەکنۆلۆژیەت چەرخە 21دا و کە ئەم بزانینش بەرین و کە بۆ vê کۆرۆنا ڤایرەس کەناین کۆرۆنا ڤایرەس ئەوێت ناف هەندێک گیانەوەرەدا ڤاکسینێک هاتبی چێکردنێ و شولا زانستی بەرێ سەر ڤاکسینە بۆ سارسێ و مێرسێ بەردەوام بی و زانست مفایژێ وەردگرن خالاسیە سۆشیال دیستەنسس دەوێت هەر هەبت حتا ئەف پەتایە بدماهیکێ بێتن الگەلب کارئینانا ماسکا ئەف هەردووکێت هەڕێنمایەتە دەوێت هەبتن حتا هەکەر ڤاکسین بێتە ئەنجامدان حتا ئەف پەتایە بدماهیکێ بێتن فأو رێنمایên و ئەف ئاخفتینên البریتانیا دەرکەتین بۆ civakawana guncaye بەس بۆ civaka me heta nûke guncanîne divêt emet metirsî debên û em hûjdar bîn û xelkê xwe hûjdar bikîn xwe biparêzin dijî vê petayê. دکتۆر هیشام زۆر سپاس بۆ زانیاریەکانت کە لە زاخۆ لەگەڵمانە بووی هیوادارین بە زانیاریەکانت بێبەشمان نەکەی ناوبەناو ئەوها ئەرکە دەخینە سەری و زانیاری نوێت لێ وەردەگرین زۆر سپاس بۆ کاتی کە بە ئێمەت بەخشی لە خاڵەکانی کە دکتۆری شام ئاماژە پێگرت تەنانەت دەگەڕڵێ ئەگەر ڤاکسینیش بێتە بەردەست ئێمە بێ قەزیەی دوورکەوتنەوە سۆشیال دیستانسینگ ینی مەودامان هەبێت لە بین خۆمانەوە هەروەها مەسلەی ماسک و مەسلەی ئەوەی کە ئێمە زیاتر هەر ئاگامان لە خۆمان بێ حسابی ئەوش بکەین تەنانەت دەگەر هات و ڤاکسینیش هاتوێتە ئاراوە پێویستە ئێمە ئەو ڕێکارانە هەروەر بگرین و اعتیمادی هەموو قسەکانیشی کە هەرچەندە تەفاعل و بڵین وەکو چۆن بڵین بە خۆشحاڵی ئەوتی لەوانەیە ڤاکسینەکەش نزیک بێ و لەوانەیە لەوان ڕاستی ساڵی داهاتوو بەڵام ئەوەی کە لەسەرمان دەبێتەوە تەنها خۆپارێزی و تاکپارێزیەکەیە لەسەر ئەم شێوازانی کە دکتۆری شامیش باسی کرد ئێمە گرافیکێکمان ئامادە کردووە کە دەمانەوێت زیاتر قسەی لەسەر بکەین دکتۆر هەڤاڵ دکتۆر شێوانەگەریەوەش تێبینیەکتان هەبوو لەسەری حەزم لێە بەشداریم لەگەڵا بکەن بێگومان هۆکارەکانی توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا ئەگەر ئێمە بگەڕینەوە لە خۆمان بپرسین بزانین کەسێک بۆ تووشە بێ و چۆن توش دەبێ ینی ئەوە دوو پرسیارە کە زۆر گرنگە ئێمە ئەو دوو زانیاریەمان هەبێم لە شێوازی خۆپارێزیش دەتوانین ئیسفادە لێ بکەین ئەو تەنۆڵکانەی کە لە ئەنجامی هەناسەدانەوە کە ئێستا وەکو ئەوەی باوە ئەم ڤایرەسە لە ڕێگەی هەناسە و ئەو تەنۆڵکانەوە دەگوازرێتەوە بۆ کەسی بەرامبەر ئێستا باباسی ئەوە بکەین بزانین چۆن ئەم تەنۆڵکانە دەگوازرێنەوە یان چۆن ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە تووشی ڤایرەسەکە بین و کامیان کام ڕێگایی گواستنەوەی تەنۆڵکەکە لە هەمویان خەتەرترە و ئەگەری کە ئەوەی هەیە تووشی ڤایرەسەکەمان بکەین یەکەم شت هەناسەدان کەسێکی ئاسایی هەناسە دەدا بەپێ ئەو ڕێژەی کە لە زانستی پزیشکیدا ئاماژەی پێکراوە پێم وابێ لە مابینی 16 لە بۆ 18 سوڕێی وەنیە لە خولەکێکدا ئەوەندە جارە ئێمە کەسێکی ئاسایی هەناسە دەدەین کەواتە بەردەوام هەوایەک دەستە ژوورەوە بە هەوایەکیش دێتەوە دەرێ کەواتە لەو حاڵەتە ئەگەر هات و کەسێک هەڵگری ڤایرەسەکە بێ و کەسێکیشی لێوە نزیک بەیان بەرامبەر بێ ئەگەر مجرڕەت هەناسەی ئاسایی بدەم ڕێژەی توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا توشبوون بە نەخۆشیەکە زۆر کەمە یعنی گەر بەس هەناسەیەکی ئاسایبوونی دکتۆر هەڤاڵ ینی هیچ
کۆکەیەکی نەبێت کە ئەڵین ئێستا دێنە سەر ئەوانش ینی هەناسەیەکی ئیتیادی کەواتە ئەمە ڕۆڵی چی لێرە دێتەکایەوە ڕۆڵی دووری کە ئێستا دێنە سەر ئەوە کەواتە ئەگەر هاتو تۆ بە شێوەیەکی باش دوورکەویتەوە لە خەڵک هەناسەی کەسەکەت نەگاتێ هەناسەکە نەگاتە تۆ لە ڕێگەی هەناسەدانی ئاساییەوە ڕێژەی توشبوونت زۆر کەمە حاڵەتێکی ترێک ئەمانە هەمووی شتی ئاساین هەناسە نەبێ ینی ژیان نیە ئەوە یەکەم شت هەناسەمانزانی دووەم قسەکردن تۆ لەوانەیە کەسێک ببینی لە دەرگای ماڵەوە دێدرێت دراوسێکەتە سەلامێک لێ دەکات مەرحەبا کاک فڵان مەرحەبا خوشکە فڵان مەرحەبا فڵان خان یان ئەوە ئەگەر هاتوو کە قسەی تێدا بێ هەناسەدان نەبێ و ئەش بینین تەنۆلکەکان ژمارەیان زیاترە بێ لە ناو ئەو هەوایی کە لە نێوان تۆ و کەسەکەدایە بۆ نمونە ئەگەر هاتو قسەش بکەن لەگەڵ یەکتری لە دوورەوە بوەستن هەرکەس لە دەرگای خۆیەوە سەلامەکە بکرێت لە دوورۆ بێگومان خاڵی سەرەکی ئەوەیە کە نابێت کۆنتاکت و مولامەسە و بەریەکەوتن هەبێت بێگومان تەوقە و ماچ و ئەم لاولاکردن و ئەو شتانە لە تقریبان ینی بۆ شتێک لە ڕابردوو پێم وا بێت جارێکتە هەروە بە ئاسانی نابێ ئەم شت دروست بێتەوە تەنۆڵکە لە کاتی قسەکردن زیاترە کەواتە ئەگەری توشبوون ئەگەر تۆ کەسێک ببینی بەس هەناسەی بەسەرتا بێ مەودایەکتان هەبوو بێت ترسەکەت کەمترە بەڵام ئەگەر لەو مەودایە قسەی کردبێ ئەگەری ئەوە هەیە تەنۆلکەی زیاتری بڵاو کردبێتەوە بگاتە تۆ ئەمە حاڵەتێکی تر حاڵەتێکی تر هەیە ئەم کەسە ینی ئەگەری ئەوەی هەیە کە نەخۆشە کە هەڵگری ڤایرەسەکەیە بکۆکێ کە کۆکین یەکێکە لە نیشانەکانی توشبوون بە کۆڕۆنەوێ وەکو دەبینی تەنۆڵکەکان زیاتر دێتە دەرەوە لە ئەوەی کەواتە ڕێژەی توشبوونت لە کەسێکەوە کە ئەگەر هاتوو بکۆکێ ڕێژەی توشبوونت زیاترەکە بەڵام کۆکە قووەتی کۆکەی لەوانەیە نەگاتە قووەتی پژمین کە بە پێی ئەوەی لێک درراوەوە نازانم دکتۆرە ڤاڵەگەر تۆ یان دکتۆر شێوان زانی بە دەقیقی هەبێ هەناسەی مرۆڤ لە ئەنجامی پژمینە دەڵێ دەتوانێت 6 متر 5 بۆ 10 متر بگات ینی تۆ بزانە چ دیستانسێک چ بینێک دومەترەکەش سوودی نابی کەواتە دومەترەکە سوودی دەبێتن هەردووک دەبی ماسکیان بەسی بۆیە ئەگە لەگەنە خۆشەشی بووی پژمینی هەبوو ئەوە نیە ئەتو بچی بەسیین بەبێ ماسک و ئەو هالەگەری دانیشی بە تایبەتی ئەگەر شوێنەکە داخراوبی و بە تایبەتیش ئەگە تو بێ ماسکبی بپژمیتن ئەگەری توشبوون و ینی گەیشتنی ئەو تەنۆڵکانە بۆ تو زۆر ناکە یعنی ڕێژەی تەنۆڵکەکەش زۆرترە لە پژمینە ئەگەر هاتو مقارنەیەکی هەموو بابەتەکە تاوان توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا وەکو هاوکێشەیەگە بێت تەماشایکەین هاوکێشەش دائیمە لە هەردوو لای بابەت هەیە زانیاری هەیە داتا هەیە لە ڕووی تەنۆلکەوە ئەگەر ئێمە باسی لایەکی هاوکێشەی توشبوونەکە بکەین دەبێت ئێمە باس لەوەش بکەین ئەو توشبوونە تەنها بە تەنۆلکەیە یان فاکتەری تریش هەیە فاکتەری تریش کە ڕۆڵی سەرەکی دەبینن لە توشبوونمان ئەویش دووری وەکو باسمان کرد چەند دکتۆرە ڤاڵەسا لەسەر چەند ئیتیفاق کراوە دووری نێوان سۆشیال دیستانسینگەکە 2 متر مەتر و نیەک بۆ 2 متر کات ئەو ماوەی کە تۆ لەگەڵ کەسەکەیە بەسەری دەبی و ژینگەی بەسەربردننی ئەو کاتێک کە تۆ دووریەکە دەڵێ دەبێت زیاتر لە مەترێک بێ ئەوە بۆچی ئەو بۆ حاڵەتی هەناسەدان کەوتمان و تا ڕادەیەکیش بۆ حاڵەتی قسەکردن بەڵام کە تۆ حیوارێک دروست بوو ئەگەر کەسێک بەس بە تەنیشتایان لە تەنیشتێک کۆ بڕۆن مەترێک بێ بە تایبەتی ئەگەر هاتوو ماسکت بەست بێ کێشت نییە بەڵام ئەگەر قسە دروست بوو ئەبێ دووسێ هەنگاوی تر بێنە دواوە ینی با ئەو شتە لە هاوڵاتی ئەمە بیزانێ دووسێ هەنگاوی تر مەسافەکە زیاتر کە زیاتر لە 1 متر بۆ 2 متر ئەنجا دەست بە قسە بکەن کەواتە دووری مەسافەکە بێ هەڵگرین کاتەکە ئەوانەی کە ڕێژەی تێکەڵاویەکەیان کەمتر لە 5 خولەکە بۆی ئەمە مەسەلەن دەڵین ئەگەر پێویست نەبوو مەڕۆ دەرەوە گەر پێویستیش بووچووی هەر شتێکە پێویستە زوو لە ماڵەوە بینوسە تۆکە تۆ تا چەند کەمتر بمێنیتەوە لەو شوێنەی ئەچی سەردانیەکەی وەکو سوپەرمارکێتە یان شتێکی ڕۆژانە دێنی کاتەکە زۆر مهمە و ئەوەی کە ینی سەلمێنراوە مانەوە لەگەڵ کەمتر لە 5 دقە بۆ قسەکردن چونکە ئەگەر بپژمێ 2 سانیەش بێ مادام ئێمە سوتفە لەو وەختەیە بەریەک بوون هیچ کەڵکی نامێنێ بەڵام بۆ قسەکردن بۆ مانەوەی دوور بە دووری حەسە بۆی کە وتمان مەترونی 1-2 متر بێ کەمتر لە 5 خولەک تا ڕادەیەکی باش کەسەکە سەلامەتە ئەو ژینگەی کە تۆ قسەی تێدا دەکەی ئەگەر هاتوو وابزانم یەک لەو هۆکارانە بوو پزیشکێکی خۆمان باسی کرده بوو کە دەڵێ لەبەر ئەوەی ئێستا تەبرید داگیرسێ لە ناو سیارەکانە و زۆربەی زۆریشمان
کە لە ناو ئۆتۆمبیلەکانین ئەو جامانە داخین لەبەر تەبرید و لەبەر گەرمیەکە بۆیە هەوا بەردەوام لە سووردا لە ناو ئەو ئۆتۆمبیلەدا لە زستانە لەوانێ وانە بوو چکە لەوانەیە گەرمیت هەڵکرد لەوانەشە گەرمیت هەڵنەکە یان تۆزێک لە جامەکە کراوە بێ هۆکارێکی زیاتر بۆ ئەوی کە توش بین یان لە ئەپارتمنت و باڵەخانەکان و ئۆفیسەکانە سپلیت بەردەوام ئیشەکە فێنکەرەوە بەردەوام ئیشەکە لە ژوورێکی داخراودا ئەگەری توشبوونەکە زیاترە کەواتە دووریەکە کاتیمانەوەکە و ئەو ژینگەی کە تێدایە بۆیە من دووبارە زۆر ئیسرار لەسەر ئەو شتاکەمەوە کە یەکێک لە سایتە بەناوبانگەکانی دنیا باز لەواکە کاتەنان لە ناو ئۆتۆمبیلی شابێ هەواکە فرێش بێ بۆی بەردەوام هەواکە بێ کەسێکیش لە شوێنێک ئەو قسەیەم کرد ئەکێکیش لە منی پرسیوتی باشە ئیجاری وهێت و سارێک لە پێشتەوە دەڕوە دووکەڵێکی ڕەشی ئەوەندەی هەیە هەواکە دووکەڵە ڕەشەکەیەتە ژوورێت و وەڵی کاکە بەس تووشی کۆڕۆنا نەبین حازرین ئەو دووکەڵە بەس کیمیایی نەبێ هەمووی هەڵمژین یعنی ئەوە وامان لێ دەکات کە فعلەن ئێمە لەسەر شێوازێکی ژیان ڕاهاتوین کە حەزمان لە شتەکانمە بە پێرفێکتی و تەکنەلۆجیای جیهانی بێ بەڵام ئێستا مەجبورین ئەو هەوا فرێشە بکەینەوە هەوای تەپ و تۆز و دووکەڵەکە بێتە ژوورە بەڵام ئەو سێ کەسەوان دوو کەسە لە ناو ئۆتۆمبیلەکەی هەناسیان بۆ یەکتری نەچێت هیچ شتێکی هەبوو لەسەر گرافیکەکە کاکتۆر ئەو گرافیکە زۆر بەسوودا دەبی هەموو هاوڵێ دەکلێت تێ بگا ئەوەش زۆرێکە لە سلماندنی ئەو قسێکەوەکو خەبەرێک خۆش حڵلقەکەی پێشتر باسم کرد ئەگەر تو بێ و ماسکرد لەبەر بیتن و بەرامبەرەکەش ماسکی بەکاری نابی لە ژوورێکی دانیشتبی و تەنها قسەکردن بیتن ئەگەری توژبوون زۆر کەم ئەگە بۆشت بێتن ئەو تۆنەکانە ینی مەرز نییە تووشی نەخۆشەکەت کە بە تایبەتی ئەگە بەرگریت باش بیتن بۆیە پێویستە کارەکانی زوو ئەنجام دەی قەرەبارغی دروست نەکەی لە شوێنی کراوەبی هەوا گۆرچێ بکرێتن و پشتت بەخوا و بەخۆت قەیم بیتن کەەوە ئیشاڵە ئەگە تووشیش بوو بە شێوە چوار دەبیتن کە زوو تێپەڕێنی بەسەرکەوتووی ئەگەر نا هیچ شتەچکەمان نییە نی بەغێری ئەو خاڵان نەبێت ئەو سێ خاڵە زۆر گرنگە دەڵێن چاینا سوپرایزێکی تری هەیە بوومان ئەوە چییە؟ وڵی کاکتۆر واز نایەنن ینی لە هەموو شتێکی کاکتۆر کێشەکە لەوەیدایە ئەمە ئەلحەمدولله وەکو مسلمان ینی زۆر شتێ بەمە گۆترایە مەیکەن ئێستا سوودەکانی دەزانی بۆ نمونە ینی گۆشتی زیندوو خوێن و ئەو چتانە تێکەڵابوون لەگە ئاژەڵ و لان ئەوانە بەداخەوە ئێستا باسی ڤایرۆسە چکە دەکەن کە دیسان ئەو جارە لە بەرازە چی ئەو ڤایرۆسە ینی مەترسیەکەی ئەو ڤایرۆسە بەشەکە لەو ڤایرۆسانی کەەوە با بڵێن لە ناو ئاژەڵەکان هەیە و تووشی ئاژەڵەکان دەکات بەڵام دوو مەترسیمان هەیە یەکەم بگوازرێتەوە بۆ مرۆڤ ئەو مەترسی یەکەم مەترسی دووەم ئەوەیە بگۆڕێ ئەو جارە کە گوازراوە بۆ مرۆڤ بگۆدێ بۆ ئەو زۆری کە لە مرۆڤ بۆ مرۆڤ بگاتێتەوە ئەوە هەمان ئەو چیرۆکەیە کە بەسەرمان هات لەگە کۆڕۆنەی ئیشەڵڵا ئەو شتە ڕوونە هەرگیز نەبێ با مەجالێکمان بدەنێ با کۆڕۆنەکە جواب بوو لە ئاژەڵ بۆ مرۆڤ لە دوای لە مرۆڤ هەندێک گۆڕانکاری بەسەدات ئەو زارە لە مرۆڤ بۆ مرۆڤ کارە ساتەکە ڕوویدا فریاگەوتی شارەزایی تاواپەیەکی لە کۆڕۆنە هەتا ناوەزارە بۆ ڕانیگەشتن بە تای معلوماتی کاملمان لە سەرۆی وەرنەگرێتەوە جا یەکێکە ڤایرۆسێکە دروست بیت ئێمە بە ناوی دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێران و تەواوی هەموو بینەرانی خۆشەویست داوایەک لە هاوڵاتیانی چاینا دەکەین ئاگایەکیان لە خەڵکی جیهانە بێ و ڕەحمێک بۆ و دانیشتوانی گۆیزەوی بکەن جارێ واز بێنن لە ڤایرۆسێکی تر با جارێ ئەمە حەلێکی لێ بکەین خۆشەویستان ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمڕۆ ئاماژەی بۆ کردووە کە دەڵێ زیاتر لە 160 ئەوانەی کە تووشی کۆڕۆنای نوێ بوون لە جیهاندا لە مانگی 6 بووە ئێمە دەڵێن ئەگەر هاتوو هەموو ئەو قسانەی کە دەربارەی ڤایرۆسەکە دەکرێت هەموو ئەو شتانەی کە باز دەکرێت ئایا ئەم ڤایرۆسە بەرەو لاواز بوو نەچێ ئایا ئەم ڤایرۆسە ڕۆژ بە ڕۆژ خۆی دەگۆڕێ ئایا ڤاکسین لە ڕێ ئایا دەرمان هەیە هەموو ئەوانە نابێت کاریگەری هەبێ لەسەر شێوازی خۆپارێزیمان چونکە تاکە ڕێگایە کە ئێمە بتوانین بگەینە ڕۆژە خۆشەکان بگەڕێینەوە سەر ژیانی ئاسایی خۆمان تکایە دووری نێوانتان زیاد بکەن تکایە ماسکی بپۆشن ئەگەر گرین زۆر زەڕوریش نەبێ لە ماڵەکانتان بێنە دەرەوە هەموو لایەکتان هەر تەندروست بن تا ئەڵلقەیەکی کۆڤید-19 تر خواتان لەگەڵ